من هەڵوێستم ئەوەیە زۆر دڵگرانم زۆرم پێ ناخۆشە لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک لە هەر شاخێ لە هەر کێوێک کوردێ بکوژرێ یعنی پێم ناخۆشە و فرمێسک لە چاوم دێ ئینجا من ئەو ڕۆڵانە هەمووی بە ڕۆڵەی خۆمەزانم هەموو دایکەکان هەروان بەخوا دایک زۆر بەڕەحمە نامانەوێ جەرگمان بسووتێ ئاشتیمانەوێ و سەرکەوتنمانەوێ بۆ هەموو کوردان بە هەر چوار پارچەی کوردستان ڕەخنەم ئەوەیە بۆیە یەکنین ڕەخنەکەم ئەوەیە حەزەکەم یەک بن یەک قسە بن یەک گوتاریان هەبێ ئەگەر ئەوان یەک بن ئێمە یەک بین دوژمنیش پێمان ناوێرێ من خۆم وەکو دایکێک قەت بیرم ناچێتەوە چونکێکم کە دوژمن هات بۆمان نەوەت و یەک هیچ نەیە پرسی زۆری شەبوو لەگەڵ بەعسا بوو بەڵام ئەو کاتە هیچ نەیە پرسی تۆ چیت چینی هەر ئەیویست ئەوەی کورد بووایە بە یەک چاو سەیرێ کرد ئارەوەڵا لە ڕابردووی وەرگرن و یەک بن با یەک بین با سەرکەوین ژنانی ژەبێ هەڵوێستیان لە من جوانتر بێ من ڕەنگە کەمێک بزانم نەخوێنەوارم بەس ژن هەیە زۆر هەڵوێستێ بێ لە من باشتر بێ چاکتر بێ وەڵا ئامانجی دەوڵەتی تورکی فاشیلی ئەردۆغان ئەوەیە کە دژی کوردە دژی هەموو گەلی کوردە هەر لە هەولێر و کەرکووک و شنگالۆ ئەوێ داگیری کاتوبی خاتە سەر خەریتەی تورکیا زۆرمان بینیوە بەس ئەزمونونەکە یەک نین ئێستا یەک کورد هەمووی یەک بێ هەر چوار پارچەکە خاستن ئێستا ئەم سێ سەرۆکاتی حکوومەتی هەرێم و کوردستان ئەگەر یەک بێت هیچ کەسێک ناتوانێت خوێنی کوردێک بڕژێت ئەگەر یەک بووینایە و پشت یەکمان بگرتایە دەوڵەتی تورک نەئەهاتە ناو نزیکی هەولێرە ئەگەر شاخەکان گەریلای پێوە نەبووە ئێستا داعشی پێوە ئەبوو داواکاریمەوە شەڕی براکوژی نەبێ هەچ کوردێک لە هەر شوێنێک بێ ئێمە دژی براکوژین دژی خوێن ڕشتنی ئێمە وەکو دایکان دایکی هەموو گەریلە هەموو کوردێک هاتوینەتە ئێرە پێمان ناخۆشە شەڕ ببێت پشگیری ئەوە ئەکەین کە شەڕ نەبێت و هیچ کەسێک و هیچ کوردێک زەرەر نەکات پشتگیری گەلی کورد بن دایکانی تر لە پێشە دایک ئینجا باوک وە دایک هەمووی یەکدەنگ بێت یەک ڕیز بێت پشتی ڕۆڵەکانیان بگرن هەمومان بە یەکدەنگ دژی کورد کوشتنی داواکاری من وەکو دایکێک ئەوەیە کە ئەم شەڕی براکوژیە نەجاتدەن ئەمە هیچ ئامانجێکی نییە دەوڵەتی تورک کارێکی وای کردووە ئەوە لە گەلی کورد ئەترسێ ئەوە لە گەلی کورد ئەترسێ بەزەی نەبە گریلایە دێ نەبە گەلە ئەمە ڕۆژێک وەرتێ بۆمبارانەکات ڕۆژێک مەخمور بۆمبارانەکات هەر ڕۆژێ لە لایەکەوانێ هەتا لە ئێمە شەهید ببێ هەتا لە گەل و گریلا شەهید ببێ ئێمە جەسوورترێ بین ئێمە ڕقوکی نەمان کارێکی وا کات کە گەورەتر ببین و کە هێزمان زیاتر بێت وەڵا داواکاری من ئەوەیە کە نە پارتی نەیەکێتی ڕێگە نێن دەوڵەتی تورک بێت بە تیاکانی باشوور بۆمباران کات ڕێگە بەوە نەیەن کە لەم چەند ڕۆژەی پێشووە ئەمە حیزبەکان کارێکی واکەن ڕێ بە دەوڵەتی تورکیان کە لە ناو شاری سلێمانی هەتاوەکوونی ساعت 5 ئێوارە کەشف بگەڕێت داواکاریم ئەوەیە کە بەس جەرگی دایکان بسووتێنن ئەمە چەند شەهید درراوە نەک هەر لە گریلاکانی سەرچیە لە پێشمەرگە لە گەل لە هەموو جۆرێگە بە سێژن لە مەخموو شەهید بوو ئەمە سێچوار گریلا لە چیاکان شەهید بوون من داواکاریمە ئەوەیە کە حیزبەکان ڕێبەوە نێن دەوڵەتی تورک ئاوا بکات